بەناوی خوای گەورە و میهرەبان خۆشحاڵین ئیمڕۆ وەکو ئامادەی کلێڤەری ناحکومی لە خزمەت گروپێک پۆلێک لە قوتابیانی زۆر زیرەک دابین بۆ پێدانی دیارێکی بچووک بۆ پێدانی بەخششێکی بچووک کە بەڵگەیە هەرچەند گچکە بێ بەڵام بەڵگەیە لەسەر گەورەی ئەو قوتابیانە. دایکان و باوکانی بەڕێز قوتابیانی خۆشەویست، قوتابیەکانمان کە لە ئامادەی کلێڤەرن بە تایبەتی ئەوانەی کە ئێستا لێرەن جێگای خۆشحاڵی ئێمەن، جێگای ئەوەن کە چاوەڕێی داهاتووی بەرزیان لێ بکەین. پێم خۆشە لە خزمەتتان بەر لە پێدانی دیاری باسی یەک دوو خاڵکەین کە ئەوەیە یەکەمیان 2 ساڵە لەسەر یەک ئامادەیەکەمان هەم لە پۆلی 12 و هەم لە پۆلی 9 کە جێگای فەخر و شانازی ئێمەن قوتابیەکان کە بە نمرەی زۆر بەرز دەرچوون و ئیم ساڵیش کە پۆلی 12کانمان ئێستا خەریکی خوێندن و نزیک بوونەوەی ئیمتیحان بە هەمان شێوە کە ساڵی سێمە چاوەڕێی نمرەی زۆر بەرز دەکرێن. جاوانەی ئیم ساڵیش کە بەم کۆنمرێ بەرزە دەرچوون لەوە دڵنیاتان دەکەین بە تەقیمی مامۆستا بەڕێزەکان کە ساڵانە پێشەچی ئێمە تەقیمیان وەردەگرین نمرەی زۆر بەرز دێت، چونکە ئێمە لێروکانە لە کلێڤەر تا پێمان کرابیت لە شێواز و لە کوواڵەتی پرسیارەکان لە پەروەردەکردنی قوتابیەکان دڵنیاین. هەر قوتابیەک لێرە نمرەی بەرزی دەستێنابێت لە پۆلی 10 و 11 بە دڵنیاییەوە لە 12ش بە هەمان شێوەیە بەو مەرجەی سارد نەبێتەوە بەردەوام بێت لە خوێندنی خۆی. تەنها ئەوەندە ئینشاء الله. خاڵی دووەم ئەوەی لەسەر شانی ئێمە بیکەین کە کردومانە و دەیکەین هێنانی باشترینی مامۆستاکانن. هیچ مامۆستایەکمان ناچێتە پۆلی 12 تا لێی 100% دڵنیا نەبین، هەم لە ڕابردووی هەم لە ئاستی قوتابیەکانی پێشووی لەوە دڵنیاتان دەکەینەوە. مامۆستاکانمان هی ئێوەن کە پشتیان پێ ببەسترێ و لای قوتابیەکانیش باسمان کردووە تەنها پشتان بە یەک مامۆستا بەستن لەگەڵ یەک مامۆستا بن ئەوانەی کە لێرەن ئێمە لێ مەسئولین لەو قسەی خۆمان. ساڵانی ڕابردووش هەمان وعدمان داوە و جێبەجێش بووە و بینی وشمانە نەتیجەکەی. جا هیوادارین بە تایبەتی ئەوانەی 11 بوون ئێستا کە دەبنە 12 بە هیمەت بەرزیەوە زۆریان نەماوە لەوانەیە ساڵێکی وەکو ئەمڕۆ ئیمتیحانیان بێ و پاش فترەیەکی نەتیجەش دەردەچێت. جا دەست دەکەین بە دیاریەکانی پۆلی 11کان. یەکەممان هەیە، دووەممان هەیە، سێممان هەیە، هەندێک قوتابی بەڕێزیشمان هەیە ناشارینەوە لەوانەی لەگەڵ سێمەکان کەمێک فەرقێکی زۆریان بە پۆینتات ئەوانە ناومان لێناون قوتابیانی زیرەک، یعنی لەسەرەوەی چوارە من لەگەڵ سێمەکانیش نزیکن ڕاستەکەی، بەڵام لەوانەی لەبەر چەند پۆینتات عەدالەتێکی شەبێ دارگەریەک ئەوەمان کردوتە قوتابی زۆر زیرەک، ئەوانتر یەکەم و دووەم و سێمەکان دواتر زیرەکەکان. دەست دەکەین بە دابەشکردنی قوتابیەکان دەستیان ویلایەک خۆش.
دایک قوتابی ئاسیاکۆ دەستخۆشی لە ئەعدادیە کلێڤەری ئەهلی دەکەم کەوە ڕێزلێنانیان لە کچەکەمنا دەستخۆشییان لێبیتن لە ئەوائلەکان زۆر دەستخۆشییان لێ دەکەم بەڕاستی هیوادارم زیاتر گرنگی بە تەڵەبەکان بدەن هیوادارم لێرەکانە نمرەی بەرزتر بینن ئینشاءڵڵا. سلام علیکم و قوتابی مام خالدم هیوادارم سەرکەوتنی هەمومان بەردەوام بێت سەرکەوتنی من بە تایبەتی و سەرکەوتنی برادەرەکان میش و قوتابخانەکەمان ئینشاءڵڵا بەرەو پێشی دەڕوا و بۆ ساڵانی داهاتوو دەخشە بێت بە پۆلی 12 لە بۆ من و قوتابیەکانی دیکەش دەستخۆشی لە هەموویان دەکەم. بەنای خۆی گەورەی بەخشندە میهرەبان ئەم قوتابی هاڵەقارەمان شۆقیمە لە ئامادەی کلێڤەری ناحکومی خۆشحالم کە ئەوڕۆ مافمەیە و قوتابێکی ئازبەرز لە قۆناغی دەی بقسام بکەم داوای یەکەم جار بە یارمەتی و فەزلی خوای گەورە دوایش یارمەتی داک و بام و ماندووبوونی خۆم مامۆستا بەزبوونەکانم زۆر سپاسیان. من قوتابێتی من توانیم لە پۆلی دەبم بە پۆلی 11 بە پلەی سێم سوپاس بۆ مامۆستاکان سوپاس بۆ دایک و بابم کە کەشێکی ئارەمیان بۆ دەبی کرد.